دووبارە سڵاوتان لێبێ لەوێز گەنیوزەوە لەگەڵتانم لە پرۆگرامێکی تری گەوهەروەکەزانن کە میوانداری مامۆستا ئەحمەد سالارمان کردووە. من لە هەولێرم و لێرەوە چم کە لەگەڵ مامۆستا دەست بکەین بە گفتوگۆکەمان بە هیوام لەگەڵمان بن. بەڵێ فەرموو بە خێربێ ئەخوا سەرچام هاتی سەرسەرم فەرموو بەخێر هاتی وەڵا ئیتر لەسەر خوا بەهیوام زۆر باش ویستم نەخۆش بێ ماوەی پێش بەخوا ئیتر تەمەنە و بەهیوام هەرتەمەند درێژ بیت نەخۆشیەکە شەموانە فەرموو. مامۆستا لەگەڵ کۆرۆنایە چۆنی لەگەڵ کۆرۆنا یەکەم جار گرتم پێش کۆرۆنا تووشی نەخۆشیەک بووم تا ئێستاش کاری پێمەوەیە پێی ئەڵێن پشتێنی زێڕین بەڵام لەکوێ لە سرم لەم لایە ئازارێکی زۆر خراپ چەند مانگی خایەن دوایی دەست بەجێ تووشی ئەو کۆرۆنایە بووم. کۆرۆنا لە دەست و خاچی خستم یعنی مناڵەکانم و هاوسەرەکەم شەوانە شەو نەخوونیانە کرد بە دیارمەوە و شەوی دووسێ دەرزیان لێ ئەیام یعنی ئەوەشم بردە سەر بەڵام دەست و قاچم نەما بوو. بەهیوام هەرتان درست باش بیت و هیچ کات نەخۆشی نەتوانێت زەفەرە پێبەرێ. وەک ئەبینین کتێبخانەکەت کتێبخانەیەکی زۆر ئەمە کتێبخانە و ئەرشیفی تایبەتیمە جگە لەوەی من لە ساڵی 57 و ئەمانەوە کتێبم مەبووە یعنی 60 ئەمەنە ساڵە ئەمەش بۆ ماوە تۆ لە باپیرانمەوە ئەربابی کتێب بوون و زانای ئاینی بوون. ئێستاش ئەمە ئەرشیفێکی زۆرم هەیە. ئەوە بنەماڵەکەمان بڵێن درەختی 400 ساڵەمانە. زۆر جوان و بەپێزە فەرموو. زۆر سپاس دەکەم. وەکو خۆ دووتت یعنی هەموو تەواوی کتێبەکانی خۆشت هەر لەناو ئەم کتێبخانەیە پاراستووە؟ بەڵێ کتێبی خۆمە. کچکە کتێبخانەیەکی هەم زۆر گەورەیە هەمیش کتێبی زۆر باش مێژووی هەم بەشەکانی تریش. بەڵێ فەرموو. مامۆستا لێرە من لەو بەرم جەناب لێرە بە دەستەکانە خۆش بێ. خۆ بە خێربێی سەرچاوم هاتن سەرسەرم. گفتوگۆکان لەگەڵ مامۆستا ئەحمەد سالار بەردەوامن. مامۆستا سەرەتا زۆر سپاس کە بانگێشتەکەی ئێمەت قبوڵ کرد و وات کرد کە ئێمە ببینە میوانیتەوە. زۆر سپاس من سپاسانەکەم ئێوە ماندوو بوون لە سلێمانیەوە هاتوون بۆ هەولێری پایتەخت سەرچاومان هاتن. زۆر سپاس مامۆستا گیان ئەمە لە یەکەم پرسیارەوە ئێمە کە ناوی جەناب ئەبیستین یەکەم شت خەیاڵمان نەچێت بۆ شانۆ بۆ نووسینی شانۆیی و بۆ نواندن و بە تایبەتتر بۆ شانۆ بۆ ئێمەوە یەکەم پرسیارم هەر لەوە دەست پێ بکەم کە تایبەت بێ بە شانۆ. لەلای هەمومان ڕوونە کە ئەزمموی جەنابێت ئەزممونێکی زۆر بەپێز و چڕوپڕە بەڵام لەناو هەموو ئەوەیە شتێک هەیە کەواکە ئەزمموی تۆ لەگەڵ ئەوانی تراجیا کاتەوە ئەویش شانۆیەکە کە لە ساڵی 1970 هێتە بەرهەم نالی و خەونێکی یارخەوانی کە پێمە بێ لەسەر شێوازێکی جیاواز ئیشت کردووە کە پێوترێ شانۆی ئاهەنگ سازی پێم خۆشە جەنابەت لەسەرەوە قسەمان بۆ بکەیت. من پێشتر وەک ئەکتەر دەستم پێ کرد لە ناوەڕاستی 60ەکانە پاشان وەک نووسەر وەکو دەرهێنەر و دوجار کە شارەزای هەموو کون و قوژبوون و تەکنیشی نووسین ویم بووم دەسم کرد بە نووسین. نووسینەکەش شێوازێک کە جیاواز بێ لەوەی کە هەیە. من خۆم شارەزام لە فۆلکلۆرە هەبووە لە کەلەپوری کوردیا بە وردی مامەڵەم هەبوو لەگەڵ هەموویە. ئەمانە ئەو گەنجینە گرانبەهای کورد هەیەی لەو بوارە هێچەم خستمە خزمەتی شانۆ ئەو شانۆیە کە بە شانۆیەکی ئاهەنگسازی ئەناسێ و مامۆستای گەورەی شانۆ و ئاهەنگسازی عەبدولکەریم برشیدی مەغریبی
لە کتێبێکە باسەکە و لێرە شار لە شاری هەولێر وتارێکی پێشکەش کرد زۆربەی باسی من بوو باسی ئاهەنگسازیەکەوە لە قاهێرەش هەمان باسی پێشکەش کرده بوو ئەڵێ کەسێک هەیە شێوازێکی نەتەوەیی هەیە لە ئاهەنگسازیا و مەبەستێکی جیاوازی هەیە ئەو مەبەستێکی ئاینی هەبووە و ئەوانەی تریش بە هەمان شێوە بەڵام ئەڵێ ئەم هونەرمەندە کووردە کە ئەحمەد سالاری ناوە شێوازێکی تایبەتی هەیە تایبەتە بەخۆی و خەمی نەتەوەکەی لە ئەسۆ گرتووە هەتا یادی بەخێر دکتۆر کەماڵ غەمبار ئامادەی ئەو گشتی جیهانیە بوو لە قاهێرە وەتی کە باسی تۆی کرد ئاوەڕیانایەوە ئەیان و ئەحمەد سالار کێیە وتی منی شەڵسام وتم ئەحمەد سالار ئەو کەسەیە من دکتۆرام لەسەر شێوازەکەی ئەو وەرگرتووە چونکە پێما بە پێش جەنابێت ئەم شێوازە نەبووەوە تا خۆت نەخێر ئەو شێوازە هەتا زۆر جار تانوتیان لێام ئەیان و ئەمە لاسایی ئەکاتەوە بەڵام خوا کردی ئەوەی کە مەبەز بوو خۆی وتی نەخێر لاسایی ناکاتەوە شتەکەی ئەو جیاوازە یعنی هەستم کرد ڕەنج بەبا نەچووم ئەوەی کە ئێمە لێرە ئەمڕۆ دەلیلی ئەوەیە کە شانۆ بە شانۆش پەرەم بە شێواز دەکاوە ئەگەر لە بڵێن تۆ نالی و خەونێکی ئەرخەوانی ساڵی ه7ەوە بیگیرە ئەمەی ئاخر شانۆیی کە لەو ماوەی بەری ساڵێ 2 ساڵ نووسیمە گەمەکەی جاران هەمان شێوازە بەڵام پەرەم پیاوە گەمەکەی جاران کاتێ خۆی گەمەیەکە بۆ میرمیرێنیان پیاوت ئەمە نەک لای ئێمە لای بابلیەکانیش لەو سەردەمانە هەبووە و لە هەمان کاتی بەهارە ئەوان جەژنی نەموز و ئەشتەروتیان هەبووە کە پیان ئەڵێن تەموز و عەشتار خۆی لە کتێبی پیرۆزی تەوراتە ئافەرمێ دەموزی و ئەشتەروت ناوەکەی وایە لەو کاتە باسی ئەو سەربوردەیی تەموز و عەشتار کراوە کە گوایە کوشتوویەتی بەڵێ چیرۆکەکە بەڵام ئەمە ئاهەنگە بووە ساڵانە لە کاتی نەورۆزە هەر چۆن لای میسرێکانیش شەم من نەسیم هەیە لە هەمان وەرزە لە بەهارە لای ئێمەش نەورۆز کە جەژنێکی زۆر دێرینە هەزاران ساڵە قسەیەکەیە مامۆستاڕەیەکەی ئاڵێن کە نەورۆز جەژنی کورد نییە و جەژنی نەتەوەی فارسە و جۆرێ لە جۆرەکان جەژنی نەتەوەی ئێمە نەخێر جەژنی ئێمەیە بەڵێ جەژنی کۆمەڵێ نەتەوەی ترە بەڵام ئێمە وەکو کورد شانازی ئەەکەین بەوەی کە ئێمەی هاوشان کردوتەوە لەگەڵ کۆمەڵێ نەتەوەی ئاشتی غواز و ئازادی خوازدا کە لە بۆنەیەشی سربەخۆی و ئازادیایەکان جێر بووین خۆتە فارسەکان بلوجەکان و هەتا لە باکۆ لە کۆمەڵێ وڵاتە ئەم جەژنە جەژنێکی نەتەوایەتیە ئێمەش هاوشانی لەگەڵ ئەو نەتەوانە لەبەرەوە ناو خۆمانی لێلا نایین و هەتا جارێکیان لە یادمە لە شوێنێک لە سلێمانی تانوتی لێورە وتیان ئەمە جەژنی کورد نییە و بەڵکو پێچەوانە بووە یەکێ لەوانە شاعری هەرە گەورە و بلیمەتی کورد مامۆستا ئەحمە هەردی لەوێ بوو گرژ بوو وەک پیاوێکی نەتەوەی وتی ئەوە چی ئەڵێن کورد لەم هەموو ژێردەستی و لەو هینە ئەو جەژنەمان هەیە ئەتانەیە ئەو جەژنەمان لێوە لاوەنێن نەخێر جەژنی کووردە
بۆیە ئەو هەموو سرود و خوێنگەرمیە و مامۆستا ینی پیرەمێردی شاعیر لە دوای ئەوەی کە لە گەشتەکەی خۆی لە ئەستەمبوڵەوە گەڕێتەوە لە دوای ئەوەی تر پەرەیەکی ینی چۆن بڵێ گەشە سەرنێکی تەواویە بێت و زیاتر جەژنەکە تازا مامۆستا پیرەمێرد بەر لەوەی شاعیر بێ فەیلسوفی نەتەوەی کوردە و ئەم بۆنەیە و چەندەها بۆنە و چەندەها چیرۆک و حەقایەتی هێنایەوە ناوە تەنها لەبەر برەودان بە بوونی نەتەوەی کورد بەڵێ ئەوی شەماشیەوە و ساڵانە بەو دەرامەتە کەمیەی خۆیەوە خەڵکەکەی کۆ کردەوە لە گردی یارە لەوێ ئەو گردە لای شیرین بووە هەتا ئەڵێ ئەو ئاوە جوانە لەو دەشتە وێڵە چاوی قەرژاڵی لە چاواوێڵە لێڵە گوڵە زەرد و سوور لە کەناری چەم بوونە لاجیرە و گوڵی سەرپەرچەم ئەو بوو ئەو شوێنەی تووە ساڵانە ئیتر ژنانی گەڕە کۆ ئەبوونەوە و بە مەنجەڵی ساوەر کوڵانەنی گەورە یاپرەخێن ئەپێچایەوە و بابۆڵە ئەکرا بابۆڵە ئەو دایمە هەمیشە بەکارهێنا بابۆڵەیانی لەفە بابۆڵەی خۆشە حەزی لە بابۆڵەی کەبابە کرد دایمە جیرفانەکانی بۆنی کەبابی لاوی هەمەی کەباب لە سابونکەران کەبابەکەی خستە جیرفانی و بۆنی ئەهاو چەوریش بێت جلەکانی ئەەکە و گوێینە هەیە و ئەو یاپراخە خەڵکی شارەکە 40,000 کەس بووە بەڵێ لە ساڵی سیە سەرژمێری کراوە 30,000 کەس بووە دوای هەر لەوە ئابووە تا چلو بەرەو ژووریش یعنی ئەوەنە گەورە نەبووە پاشان گەورە بوو خەڵکەکە لە دەوروبەرەوە هاتنە ناو شاری سلێمانیە و پێشتر لە سنە و لە بانە و لە سەقز و لەوانەوە خێزانەکان و بنەماڵەکان ئاهاتنە سلێمانی و دەستڕەنگین بوون قەزازەکان لە ئیشی قەزازیە لە سنەوە هاتن ئەوە لە ناو کووردا نەیا نەزانی هۆنەوەی مشی و جامانە و چەفتە و ئەم شتانە و یا گوڵنگە و ئەو شتانە کە قەزازی پێ ئەڵێن و هەمووشیان لە گەڕێکێکا بوون گەڕێکی قەزازەکان بەڵێ بەڵام بەداخۆ ئێستا هەمووی بۆ بە گەراج و هیچ خانێ بەڵێ نەماوە من جارێکیان بەرنمەیە بوو ئەو گەڕەکەی لی لەدایک بووم دەرگەزیێنە بەشی سەرەوە نزیکی مزگەوتی دوو دەرگا کەشکور مزگەوتی دوو دەرگا دوای ڕاپەڕین دۆزیانەوە ئەمە خێرەومەندێکی هەولێری لە سلێمانی ئەو مزگەوتەی دروست کردووە ناوەکەیان خستە سەر تابلۆکەوی دایەنایەوە حاجی فڵانی هەولێری ئەم مزگەوتەی کردووە چوم سیرەکەم ئەو خانووەی کە چاوم تێ هەڵهێناوە نەماوە بۆتە دوکان و بازار و ئەوانەی تریش گەڕاجن یا بوونەتە گەنجینەی دوکانارە گەورەکان و تیجارەکان لێ شتەکانیان دانێن دەنا ماڵ تاکوتەرە ئەگەرتیاما بێ ئەویش وێرانەیە دە ئەوە گەڕەشی بڵێن پلەیەکی شاری سلێمانی بووە گەڕەشی دەرگەزێن واتە دەرگەزێڕینەوە هاتووە کە لە کرماشان هەبووە ڕاستەکەی مامۆستامەوەی دووبارە بچینەوە سەر شانۆ وەک جەنابەت ئەزانی کە شانۆی کوردی لە جۆرێک لە جۆرەکان لە سەرەتای دروستبوونیە زیاتر لاساییکردنەوە یا خۆدوەرگرتن بۆ لە میلەتەکانی ترەوە بە حکمەوەی کە شاعیرەکانمانەوە کاتە لە دەروی وڵات یاخۆ لە دەروی خۆمان خەریکی خوێندن و گەڕان و فێربوونی زانست بوون پاشان کاگەڕێنەوە بۆ ئێرە بە جۆرێک کە شانۆ دروستە بێ بە هەوڵی ئەوانە بەڵام یعنی ئەمە بۆ زۆر سەرەتای دروستبوونی شانۆ بەڵام دواتر بۆ جیلی جەنابتان و لە دوای ئێوەشەوە شانۆی تر ئاقارێک گۆرەگرێ کە هەندێک پێیان وایە کە کەوتۆتە ژێر کاریگەری شانۆی ڕووسیەوە بە شکڵێکی زۆر باڵا بەڵێ ینی حەزەکەم خۆی ڕاستە کاتی خۆی کۆمەڵێ منەوەر
ئەوانەی هۆشنگ و زیرەک بوون لەو ڕۆژگارەی ئەستەموڵا کاکەوێتە دوای ڕووخانی عوسمانلی و دوای جەنگی جیهانی یەکەم ئاڵوگۆڕێکی گەورە کرا لەما کۆمەڵی ڕۆشنبیرمان هەبوو پاشان وەکو بە زۆر هەڵیان کەنەندێ و هاتنەوە لەوانە پیرەمێرد و دەیان ڕۆشنبیری وەکو پیرەمێرد ئەوانە کە هاتنەوە کورد بێبەری بوو لەو ئاواتەی کە بە ئەیویست ئەویش وەکو گەلانی تر سربەخۆ بێ و بوونیکی خۆی هەبێ بەڵکو زۆر دژایەتی کرا بە پلەی یەکەم ئەو دوو چاوچنۆکە سایکس و بیکۆ کە فەڕەنسی و ئینگلیزی بوون وەزیری دەرەوەی ئەو دوو وڵاتە بوون دژایەتی ئەم نەتەوەیان کرد و بووە هۆی ئەوەی مایە پووس دەرچوین و کە هاتنەوە ویا بڵێن بە زۆر دەریان پەڕانن چکم لە ئەستەمبوڵ خەریکی پێچێنانی کۆمەڵێ ڕێکخرا و شتی کۆمەڵەی نەتەوایەتی بوون بۆ کورد چوەک ڕۆشنبیری چوەک لایەنی سیاسی کە هاتنەوە ئەوانە ویستیان هەر نەبێ بە هەندێک شت هاوشان بینەوە لەوانە چیرۆکی هونەری کە پێشتر نەمان بوو ئەوە بوو لە خەومای جەمیل سایی بوو کە ڕۆشنبیرێکی گەورەی سەردەمەکە بووە مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار جاف مەسەلەی ویژدان ئەحمەد موختار جاف من کە ئەم خوێنەوە تەسەوڕمە کرد ئەمە هونە ئەدیبێکی زۆر پلە بەرزی فەڕەنسا نووسی بێتی بۆ ئەو کاتە چونکە چیرۆک لە دوای ئەوانەوە زیاتر لە پەراوێزی زانستیشە لەو سەردەما بۆ بووم بە جلخوار ئەوانەی چاوچنۆک بوون پیاوی تورکەکان بوون و تورکلیزم بوون پیانەوتن جلخوار ئەوە ناوەکەیان بوو و ئەو چیرۆکە جوانەی ئەویش لەو سەردەما نووسیوە ئەمە سەرەتایەکی سەرهەڵدانی شیرۆکە شانۆش کۆمەڵێکی وەکو خوارێ خۆشببوو ساڵە قەفتان مێژوونووسی گەورە ئەمانە هاندەر بوون خەڵکەکان هانا کەریمبەجی زانستی کە هەر خۆی پورزای باوکمە ئەیان ویست شانۆ هەبێ فواد ڕەشید بەکری خوارێ خۆش بوو ئەو مامۆستا بەلیمەتە هەڵسیان کرد بە دەستیان کرد بە ئامادەکردنی چیرۆک کە کاتێ لە بەغا بوون دیویانە وەریانەگەر دەقەکان و بە کوردیانە کرد یا وەریانە جێڕا وە پێشکەشیانە کرد ئەو وەختە لە سلیمانی قوتابخانەی زانستی کراوەتەوە کە کەسانی بلیمەتی وەکو فاق بێکەسی شاعیر و پیرەمێرد و کەریمبەجی زانستی و کۆمەڵێ ناوەڕەنگە ئێستا تەواو نێت ئەمانە هەزاران کەسیان فێری خوێنەواری کرد شان بە شانی کەشتی نوحەکەی خوا لێ خۆش بوو نەجمەدین مەلای بلیمەت لەوانەشە هەڵسان کۆمەڵی شانوێن پێشکەش کرد وەکو مەمۆزین و کۆمەڵێکی تر و لە بیستەکانە کۆمەڵی شانۆیی لەلایەن فوادەفەنی فوادە ڕەشید بەکر و لەگەڵ مامۆستا کەریمبەجی زانستی و ئەمانەوە دەستی پێکرد مامۆستا ئەتوانین بڵێن کە شانۆی کوردی یعنی لەو لاساییکردنەوەی ڕزگاری بوو وە خاوەنی مۆرکێکی کوردیانەی تایبەت بەخۆی بوو کە جێ بکاتەوە لە شانۆی نەتاوکانی تر توانیمانە ئەو یعنی توانراوە ئەو شوناسە هەبێ بۆ شانۆی کوردی ئێمە سەردەمێک کە خوارێ خۆشبووان مامۆستا ئەبوو بەکر هەوری شێخ ئەبوو بەکر هەوری ئەلەفبێ هەوری کە پیاوێکی بەتوانا و بلیمەت بووە لەگەڵ پیرەمێردی مەزن و کۆمەڵێ لەمانە و گۆرانی بلیمەتی شەعر و سەربەرزی میلەتی کورد ئەوانە هەوڕیانە تێکست بنووسنی کوردی و تێکستەکان پێشکەشەکرا ئەمە سەرەتایەک بوو یعنی ساڵەکان لە دوای سیەوە و بۆ چلەکان چل ئیترەوەش دەنگی جیهانی تێک ئاڵای جیهان دروست بوو
هەموو شتێکی کۆتایی پێهێنا دوای جەنگ دەستی پێکردەوە بەڵام لە پەنجاکانە 56 یا 57 کۆمەڵی هونەرە جوانەکان دروست بوو کۆمەڵێ گەنجی ڕۆشنبیری ئەو سەردەمە وەک خوالێ خۆشبووان ڕەفیق چالاک نووری وەشتی کۆمەڵێ ناو بوون ڕەنگە نەتوانم ئێستا هەمووی مامۆستا تەها بابان کۆمەڵێ لەو مامۆسایانە کەوتنەوە جەمال بەختیار ئەوەیان دروست کرد ئەوە کەوتە بەرهەمی لە 56 ئەوە بوو پیسکەی تەربیری مۆلێر کە ڕەفیق چالاک و نووری وەشتی کردبوویان بە کوردی ئەوەیان پێشکەش کرد و دوای پاشماوەیەکی کەم داخرا و ئەوەش وەختی خۆی خوالێ خۆش بوو سەعید قەزاز مۆڵەتی ئەو کۆمەڵەیە وەکی بووە میلەتەکە لە باتی ئەوەی ئەو وەختە واهێنێ کرد بەلای شوێتا بچن چون شوێت باو بوو و حزبی یەکەم حزبی چەپ ئەو کاتە یعنی وەکو لەناو هەم لەناو عێراقیشا زۆر زۆر باو و دیار بووە هەم لەناو لە بەغا بترازێ بۆ بەسرا هەمووی شوێعی بوو ئەو کاتە لە جیهانی شەمامۆستا هەروە بوو ینی بە تەنها ناوچەی ئێمە نەبوو عین لەژێر کاریگەری جیهانە زیاتر بۆ شکڵە بەربڵاوە تەشەنەی سندووە بەڕێ لای ئێمە قەراغ و شارە ژوور و هەڵەبژە و چۆچۆبانە شوێعی بوون دوای پاش دامەزرانی پارتی و پارتی پاش سەرهەڵدانی شۆڕشی ئەیلول بوو بە حیزبی یەکەم لەو سەردەمانە کە پاش ئەوەی هینداخرا کۆمەڵی هونەرە جوانەکان ئەوە بوو شۆڕشی ئەیلول دەستی پێکرد شۆڕشی گەلاوێش بوو دوای شۆڕشی گەلاوێ ساڵی 2 ساڵ نەبێت لە 11 ئەیلولی 61 ئەوە بوو شۆڕشی ئەیلول دەستی پێکرد کە دەستی پێکرد لە سلێمانی دڕنگدەترین سەرکردەی سەربازی زعیم سەدیق مستەفای مووسڵی ئەوە کەوتە کوشتن و بڕین و خەڵکی بێتاوان و فەلاح و جوتیار و هەر کورد وایە ئەیکوژان خەرمانەکانی ئەسووتان و خۆشیە کوشتن ئەوە قەدەغەی هاتوچۆ هەموو شتی کرد لە سەعات هەر کە دنیا پاش دەردەپەڕە بوو هەموو لە ماڵەوە بن یەکێ لە دەرەوە وایە ئەیان کوشت هەتا جارێ ورچێ بەر بوو ئاژەڵ لە بەکرەجواتە بوو خۆی کرد بە سلێمانیە و گەڕێکی چوارباخ ئێمە لای جیباتخانەکە بووی لەوداوە کە پێشتر تەمەڵخانەیان پێ و دار العەجەزە بوو وەڵا ئەسکەرەکان دەسە لیان پێ و نای ورچەکەشیان کوشتە بوو بەهینی ئەوە ورچەکە سەری لێتێک چۆ ڕای کردبوو لە بەکرەجۆوە برسی بوو هاتووە داوشار تا کەس نەیوێرە دەرکەوێ لەبەر ئەوە شانۆ لەکوێ بکرێ ئەوە ئێستا ئەم دەرمە پیا بووە ئەوە ساڵ و قسوورە ناکرێ لە ئاهەنگ نەشانۆیی لە ئەبێ چێ لێرە دانیشێکێکی کە فرسەقی لەو دوورتر بێ وایە ئەکید باسی کۆرۆنات کرد مامۆستا شتێک هەیە کە خەڵگەڵن یانیەوەی کە ڕاستە ژیان لە هەندێک شوێنە عنیەسە وردە وردە هەنگاو بە هەنگاو خەریکە لە ئاسایی بوونەوەیە هەرچەند ئەم جۆرە تازەی کۆڤید بیستیش هاتۆتە سەری بەڵام شانۆ لێرە بە تاواتی پەکی کەوتووە لە بەرەوەی شانۆواتە کۆبوونەوەی جەماوەر و کۆبوونەوەی خەڵکوە شتێکە لە دەرەوەی جەماوەر ناکرێت بۆی ڕەنگامە بە قورستر لە چاوکایەکانی تراتێ بۆ پەڕێ بۆ شانۆ من دوابەر هەمم یادی بە خێر هونەرمەندی گەورە ئەرسەلان دەروێش وتی مامۆسا ئەوە چەند ساڵێکە تۆ حەز ناکەی پێم وتمەڵی کاکە شەو خەوە بینم تەمسیلەکەم بە دەست خۆب نییە یا دەرهێنانەکەم یا تەمسیلەکەم یا ئەنووسم ئەو خەوەشی بۆ باسەکەم کە بە نووسینەوە دوایی لە مێشکمان ئەتوانم بڵێم چەکەرەی کرد و بەرەبەرە وەک ئەڵێن تەخەمۆری کرد وتی وەرە لەگەڵ یادی بەخێر کاک دکتۆر دڵشاد حاجی بەسەفا هەڵسا نەسی هەبوو من لە ئەڵمانیا پێشکەشم کردبوو هەر خۆم بووم پاشە لەگەڵ کاکەسەران چوم لە دە شاری سویدا نواندنیم کرد پاسەوان کەسایەت ساڵی چەند بوو پاسەوانەکە 8 ساڵە بوو
هەسۆنەکە کەسایەتێکیان دروست کرد پیرەمێردێکی جەرگ سوتا و هەناسە لەبەر بڕاو ڕەنجەڕۆ وێڵی سۆراغی کچەکانێتی کە داعش بردوونی. ئەگەڕێ بە دوایەنە من ئەو کەسایەتێم ببینی و توانیم بڵێم هێشتا وەکو وزەم تایە و من ئەحمەد سالارەکەی 600 ساڵ لەوە پێشم کردم پێشکەشم کرد و تەلەڤیزۆن هاو گرتیان بەڵام 50 کەسمان بان کردهبوو چونکم لەوە زیاتر نەیەتوانرا لەبەر ڕێنمایەکانی تەندروستی. جا ئەوەی کەوتم لە خەومە لە خەومە من هەموو شتەکانم کە نووسیوە شەو خەومە بێنی یعنی پێشەوەی کاچوومە جێیەکەوە خەیاڵ ئەکرێتەوە دنیا تاریکە کشوماتە واتە خەسبوونەوەیکی هەیە وەک ئەڵێن تەرکیزە هەیە لەوانە بووم هەموو شتەکانم لەو کاتانە نووسیوە سەعات 3 و 4 شەو هەڵەسام نووسی کە کاتی بەیانە ئەوە. ئەم جارەیان بیرم لەوە ئەکردەوە ئەوە دیمانەیەکمێ وەکو من و تۆ دانیشتوین تۆ لێم ئەپرسی ئەحمەد سالار تۆ ئەمر هەمووی خەڵاتی شانۆ کردووە باشە ئەگەر لەو دنیا نەخێر ئەگەری نییە ئێمە موسڵمانین هەموو بڕوامان بەزین و بوونەوەیە ئەهلی عەودەین ئێمە. یعنی تۆ خۆت بڕات پێێتی؟ بەڵێ لەبەر ئاینەکە بڕات پێێتی؟ بەڵێ ئاینەکە چەسبی کردووە لامان کە یەینەوە دنیا. باسی ئاینمان کرد لەگەڵ ئاینە نێوانت چۆنە؟ ئایا ئاین ینی هەر تەنها لە فەریزەکانە بەجێهێنی یاخود بە شێوەیەکی قوڵتر لەگەڵ ئاینە؟ ناتوانم بە ڕۆژی بەم 40 ساڵە ناتوانم ئەوانە بەڵام خواگای لێشتی بێ دڵێ و خوایم نەکردووە ناشیکەم لە لێتە پرسین زیینەوە بێتەوە ئەم بەڕێ تۆ لێمە پرسیانم بەڕێ دوایی ئەڵێم لێم گەڕێبابیرێکی لێکەمەوە ئەڵێم باشە بەهەشت وەک من لێی تێگەیشتووم جیهانێکی هەرچوون یەکە هەموو هاوتای یەکن جیاوازی نییە ئەم دەوڵەمەند بێ ئەو هەژار و ئەو گەدا نەخێر گرفتیە نییە قینەبەرایەتیە نییە هەموو بە ئاسوودەی ئەژین ئەیکەواتە تۆ شانۆ گەوهرەکەی ململایانی و مێمڵایەتی و دژایەتی و زۆرانبازی نێوان خێر و شەڕە یا هەردوو لایەنی بێ تا ئەگەن بەلایەک لایەک بەلایەکە ئەکەوێ هەمیشە ویسویەتی لایە چاکەکە بەلا بکەوێ واتە لە پەرژەوەندی چاکە دا ئەکەوێتە چێشمە چێشی ئەوە ئایا کە لەو دنیا ئەوە نەبێ من شانۆی چی بکەم؟ یعنی پێ دوایە کە شانۆ هەمیشا بێ پرسیارێک یاخود مەسەلەیەک لە نێوان باشە و خراپە باشتر و باش و باشتر ئیشی لەسەر بووە هەوڵیاوە هەمیشە بتوانێ چاکەکە سەرکەوێ چونکم کە گرفتی ڕوویاوە گرفتەکە بۆتە ئەوەی هاوتای کێشەی هەموو خەڵکەکەی تێکگاوە واتە ئەمە گەیشتووەتە ئەوەی دەست بۆ بە ڕای خواوەندەکانیان ئەو وەختە هەر دیاردێکی سروشتی خواوەندی هەبووە دەست بۆ بەوان لەبەکەواتە ئەبێ چار بکرێ لایە بەلایەکە بکەوێ ئێستا بەس مامۆستا یەک ببوورە پێش تەبڕم بەڵام پرسیارێکێ لێرەیە ئەوش ئەوەیە هەندێک پیان وایە کە شانۆ تەنها ڕنگدانەوەی واقعە یعنی لە شێوازەکانی شانۆ ئەو جۆری شانۆ کە ڕیالیزمە واتە تەنها پەیوەندیدارە بە واقعەوە بەڵام لە بەرامبەرە جۆرێکی تری شانۆ هەیە کە ئیستاتیکاتیایە لە وجودایەوە جوانی و هەوڵدان بۆ کۆمەڵە پرسی مرۆیی تایە سنتەرە ئەمە بزانم ئایا لەناو شانۆی کوردیە کام لەم جۆرانی شانۆ زیاتر عنی ئەبینیت یا خۆ ڕێگی داکتیوە تەوژم هەیە لای گەنجەکان زیاتر بەوی ترە ڕوە بەڵام شانۆ لەو ڕۆژەوەی کە هەبووە
تا ئەمڕۆی کەتیا دانیشتون ئەم دیمانەیە ئەەکەین ئەمڕۆ پێنج شەمەیە هەمان شت بووە ناتەواویەکی گەورە ئەبێتە ئەوەی کێشەی خەڵکەکە تێگا خەک تووشی جۆرە مار خۆلانێکەکە ئەمە وای لێ کار لەسەر سروشت و دنیا ئەکا هەتا جای وای لای یۆنانیەکان نەخۆشی ڕشانەوە یان نەخۆشیەک کۆمەرگی پێوە بێ دروستە بێ کۆمەڵێشت کە باری هاوتایی تێک چووە کارەکاتە سروشتەکەش کارەکاتە بوونی هەمووان کارەکاتە تێڕوانینی مرۆڤ و خوداوەندەکانیشیان کەواتە ئەبێ بە دوای چارەسەرا بگەڕێن ئەو چارەسەرە پاشان کە مرۆڤ لەگەڵ هێزە نادیارەکانە میتافیزیکیا بوو دوایی بوو لەگەڵ ڕژێمەکانە دوایی لەگەڵ یەکتریا دوایی بەڵام مهم ململانێ هەیە هەمیشە هەمیشە شتێک هەیە کە شانە هەڵای زیاتر بیکا بە سەنگی ماحەک و بێتەوە ئافرین دەستخۆش ئەوەی بۆشی چووی لەسەر هینوێ ڕاستە فەرمووی بەڵام ئایا ئێمە لە ئێستاە یعنی من جوابیەوە پرسیارەی خۆمم وەرنەگر ئێمە وەکو کورد ئەتوانی بڵێ شانۆیەکمان هەیە تایبەتە بە خۆمان یعنی ئایا بای ئەوەنە مۆرکی یعنی شوناستێکمان بۆ شانۆ دروست کردووە کە تایبەت بێبێی خۆمان و لەو لاساییکردنەوەیمان تێپەڕاند بێ 100 ساڵە شانۆی ئەەکەین بەڵێ 100 ساڵ بەڵام هەڵبەزوودا بەزیتیا بووە ناوبڕیتیا بووە بای ناوبین بارودۆخی هاتووە خەڵک نانی نێبووە فرای ئەو شانۆ نەکەوتووە شەڕ و ئاژاوە هەبووە چی هەبووە بەڵام لەگەڵ ئەوە شتێکەی چوم دەقمان هەیە دەرهێنەرمان هەیە نووسەرمان هەیە ئەکتەری بەتوانەمان هەیە ئەمانە هەمووی بەردی بیناغی دروستکردنی شانۆیەکەن کە ڕەنگە خەڵک بێ بڕوای بەوە نەبێ کورد شانۆی هەیە ئەو ڕەش هەیە لەناو خەڵک بۆ نەیبێت تۆ ئەتوانی بڵێ گۆران شاعر نییە نەکەی لە هەموو شاعری دنیا گەورەترە ئەمە من بەدڵێڵێم لە شاعری دنیا گەورەترە شێرکۆبێکە زۆر گەورەیە شاعرمان هەیە دامەزێنەری شعری مۆدرن هەردووکیان لە سەردەمێکە ینی بە شانۆشەکردنەوەی زۆرەی کە جیا نابێتەوە هاوشانیانە شانۆش شانۆیەکمان هەیە دەقمانە من 37 دەقم نووسیوە خەڵکی کەش سەدان دەق نووسراوە سەدان کارکراوە دەیان تیپ هەبووە ئایا هەمووی ئەخەیتە لاوە و ئەڵێ نیمانە ئەی باشە شوێنی وا هەیە من سەدان شانۆیی جیهانی کە پێڵێن جیهانی هەمە لەم کتێبخانەیە ئەتوانم بڵێم 500 دانەی تایە بەڵام تایەتی بڕوا بکە بەناو شانۆیە هەمی تۆ لە ئاستەکەی ڕازینی ڕاستەی خۆر ئاواشە چونکە هەمیشە وەهمێکێ وەهمی خۆ بەکەم زانین لە ناو کوردەکانە کە هیچ لای ئێمە گۆڵی گەڵی دوور دەرمانە یەشێتەوە لە شوێنێک لامان گەورە نەخیر من زۆربەی دنیام دیوە ئەوروپام هەمووی دیوە شانۆکانیشیم دیوە بەڵام زۆر کار هەیە زۆر لاواز بۆ دیومە بەڵام بە نووسەری گەورە ناوبراون بەچی ناوبراون تەحا و چەپڵ ڕێزانیان بۆ کراوە دەجاربان کراونەتەوە سەر شانۆ بەڵام کە چوومەتە بەنجوو بناوانی فەلسەفەیەکی پەرپوتی هەبووە مامۆستا لێرە پرسیارێکی تر یەتە پێشەوە ئەویش ئەوەی کە لە سەردەمی کۆناوەتە ڕاستە من ئەو سەردەمان نبینیوە بەڵام بە حکمی گێڕانەوە و دەماودەم ئەوژەوەی کە کولتوری چوون بۆ شانۆ ینی ڕۆشتن بۆ شانەوەکو کولتورێکی لێ هاتووە واتە ئەوەی کە خێزانەکان لە سەردەمی ئێوەمانانە پێکەوە هاتن بۆ سیرکردنی شانۆ لە ئاستێکی زۆر باڵایە بۆ چەنەها تیپی شانۆیی هەبوون بەردەوام لە نمایش و ینی بەرهەمی تازان هەبوو بەڵام لە ئێستاە ینی تەنانەت لە ناو شارەکانمانە ڕەنگە مانگانە تەنها شانۆیەکە بێ یاخود ئەگەر نەبێ هۆکاری ئەوەی کە ڕاستە بارودۆخی ئێستا گونجاوتر و لە بارترە ینی بۆ ئێستانە کە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە بەڵام پێشووتریش ینی بەرچاویەکی باشتر هەیە جەنگمان نییە لە کۆمەڵشتی ترین بەڵام بۆچی شانۆن دەکەوتۆتە پەراوێزەوە بۆچی کاتی خۆی ئەسپ عەرەبانەیە لە سلێمانی پیانە و دەوڵژەنشمانەیە بە زۆرناوە برادێکیش بە بڵندگۆەوە ڕێکلامی کرد بۆ شانۆیەکە ئەی بانگەواستان بۆ لە شانۆی ئامادەی سلێمانی
شانۆی ئەوە هەیە ئەم ئەکتەرانەی تایە بەکاڵان کۆڵان و گەڕێک و کوچەکانە ئەگەڕا خەڵکە هاتن و خەڵکیش پێشتر خواردنیان لەگەڵ خۆیان هێنا تەڕەساز و ترخێنە و خواردنی تر و چەقالە و شکور ئەوانە نەماوە ئێستا چەقالە و قەزوان تەق 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 پاشان پێمان تەرەکان و جگەریان بە جگەرەدا گیرسانەوە لەناو هەڵی شانۆیە لە ناو شانووە ئەوانەمان پێ قەدەغەکردن خەڵک هاتن تکتیانە بڕی بۆ ڕۆژدە ڕۆژ دواتر هاتن ڕێک نمایشەکەیان ئەبینی ئەمە سەردەمێکی ڕێک و پێ بوو بەڵام مامۆستا بۆچی بۆ ئێستا خۆ ئێستا ڕەنگە هۆکارەکانی گەاندنی یا ڕێکلام و بانگەوە زۆر زۆر ئاسانتر بێستا میدیای بیندرا و بیستراو هەیەەوە دیجیتال میدیا هەیە عنی شتەکان زۆر زۆر ئاسانترە بۆ تا ئێستا عنی شانۆ ئێستا بۆ بینینی شانە و نمایشی شانۆی کولتور نییە بەڵام لەو کاتە هێشتا هەر کولتور بووە و عنی ئەمە سەربەکە بزانە سینەماش کولتور بوو خێزانەکان شەوانی پێنجشەممە یا چوارشەممە ئەچون بۆ سینەما لە سینەما لۆجە بوو دا ئەنیشتن خێزان بە خێزانی شارەکە لە هەمەجۆر پلا و چوارشەمان ئەچون بۆ باخی گشتی هەموو شارەکە باخی گشتی ئێستا وێرانە باخی گشتی گوڵۆین حەیرانیە کردی سەردەمی ئەو ڕەحمانی باخەوان خوالی خۆش بێ و سلێمانی بە وەفا بوون پەیکەرێکیان بۆ داناوە ئەوە هەر لە دەرگاکە گوڵە ئەتر و ئەمانە ڕوێنرا بوو دوو جامخانەشە بوو ئەڕۆیشتی تقریبەن 100 مەتر هەر بۆنە هەڵەبژی بۆنی گوڵی زۆر خۆش شەبۆی لەیلی و بانە ئەمووی لەویا ئەمە جۆر مێخەک و گوڵە جۆرەکان گوڵە باخی ئەسڵ ئەو گوڵە باخانەش کە ئەکران بە گوڵاو هەنێکی خۆڵکە ئەسە چوون لە قازان قایەیان هێنا گوڵاویان پێ دروستە کرد مامۆستا حەزەکەم لەسەر بابەتێکی تر قسە بکەین ئەویش پەیوەندی لە نێوان هونەر و لەگەڵ سیاست پەیوەندی هەیە لە نێوان هونەر و سیاست و ئەگەر ئەو پەیوەندیە هەیە پەیوەندیەکە چۆناوچۆنە و ئایا تا چەندێک گرنگە کە هونەرمەند فەنان یاخود ئەوانەی کە لە هەر بوارێکایی شەکەن هەڵوێستیان هەبێ لەسەر بارودۆخە سیاسیەکان بۆ نمونە دنیای ئێمە ڕاستە هەندێک عنی سەقامگیرین بەڵام هەندە ناکۆکی سیاسیمان هەیە بارودۆخی سیاسیمان جێگیرن یا ئالۆزی سیاسیمان هەیە تا چەندێک هونەرمەندی ئێمە لەسەرم بارودۆخانە قسەی هەبووە چونکە گلەیەکی ئەوە زۆر زۆر لە هونەرمەندانەکرێت کە بێ هەڵوێست و بێدەنگن هەبێ ئەوە بزانین چه هونەر هەمە جۆر چه سیاست هەردووشیان یەک مەبەست و یەک ئاکامیان هەیە گۆڕانە گۆڕان لە بارێکی نا لەبارەوە بۆ بارێکی لەبار گۆڕان دروست بکرێ واتە حرەکەیەکی جۆرە شۆڕژێڕیەکێکی تایە و سیاست هونەری ممکناتە هەوڵی تاقیەکەیتەوە یا سەرەکەوی یا سەر ناکەوی بەڵام ئەمیش بە هەمان شێوە و هەموو هونەرمەندە گەورەکانی هونەر لە هەموو جیانە هەمویان سیاسی بوون و هەمویان خەریکی بیر و باوەڕێکی تایبەتیان بووە شارلی شاپلن ئایا کە گەورەترین ڕخنەی لە کاپیتالیزم سەرمایهداری گرتووە ئایا ئەو پیاوە سیاست مەدار نییە هەڵێم بەڵک و بابی سیاست مەدارانە یا ماکسیم گۆریژی یا فڵان یا فیسان هەمویان برتۆلت برخت کە هەڵساوە ڕێنماییەکانی مارکسی لێنینیزمی هێناوە لە شانۆوە بەڵاویەکاتەوە هەر ئەوە بوو ئەوەی هێتلەر دژایەتی بکاو وڵات بە وڵات بە دوایەوە بێ و هەموو بەرهەم و کتێبەکانی بسووتێنێ بەڵام ئاکام برتۆڵ برخاتەوە و لە ئەڵڤانیا لە بەرلینەر ئەنسامبڵ تیاتر ئەو من چەند جار چوون بۆ شانۆیە و لە بەردەمیا پەیکەرەکەی دانراوە لەسەر کورسیە دانیشتووە ئەگەر حەزکەیەچیتە تەنیشتیەوە تۆش دانیشیت و
فۆتۆگرافێکی شەگری ئەو پیاوە سیاسێکی زۆر گەورە بووە. بەڵام مامۆستا ئێمە بۆ نمونە لە ماوەی پێشوا گەرجەنابەت ئاگداربی خۆپشاندان لە ناوچە لە هەندێک لە ناوچەکانی کوردستان دەستی پێکرد. لە ناو خۆپشاندانە حەوت گەنج مردن و ینی کوژران. ئەتوانین بڵین ینی هونەرمەندەکانمان لە چاو ئەوە زۆر بێ هەڵوێست بوون، ینی هیچ هینێکیان نەبوو، هیچ کۆدەنگیەکیان پێکەوە نەبوو، یاخود ئەوەی کە پێڵەن سندیکای هونەرمەندان یاخود یەکێتی هونەرمەندان لەسەرەوە هەمویان کۆک نەبوون یاخود قسەیەکیان نەبوو. هونەرمەند وەر لەوەی خۆپیشاندان بکە ئەو چەکێکی بەهێزتری هەیە، سەرمایەکی بەهێزتری هەیە لە خۆپیشاندەران هونەرەکەیتی کە لە ڕێی هونەرەوە پەیامی خۆی بگەێنێ. ئافرەتێک گرافیشیە کرد جۆرێک لە هونەری شێوەکاری ناوەکەی ئێستا لە یادم نییە مامۆسای خوا لێ خۆش بوو دکتۆر محەممەد عارف کتێبێکی لەسەر نووسی بوو ئەمریکەیەک. ئەوە کاتێ خۆی هیتلەر هەمووی دنیای بەرزان دنیای داگیر کرد وتی یەکشت دەرەقەتی نایە. ئەو ئافرەتە بەو گرافیکە منی شێت کردووە شوێری کردووم. ئافرەتەکە هەڵهاو لە دەستی بۆی نەکوژرا، بەڵام دوایی بە سەربەرزی هاتەوە هیتلەر مرد و ئەو ژیا. ئەو ئافرەتە سیاسی نەبوو. لە بەغا دیواربەندی ئازادی هەیە، نەسب الحڕیە لە ساحەی ئازادی ساحەت تەحریر. هەموو شتێ لەوانە کەتیاتی هەموو سکێچەکانی دەربڕینی سیاسیە، یەک ئەمەنەی تیانە سیاسی نەبێ. ئایا جەواد سەلیمی مەزن سیاسی نەبوو؟ نەخێر، هونەرمەندێکی گەورە بوو لەبەرەوەی سیاسیەکی گەورە بوو. من بە مەرجی دائەنێم ئەوە. مامۆستا لە شوێنێکی ترا خۆت لە پرۆگرامێکی خۆت فترێک پێش لە ساڵی ئەم پەرتەوازەی نێوان هونەرمەندان ئەوەندەی کە عەزێتی منی یاوە توانین بڵین هاوشانی بەقەدەر بەعەز عەزێتی منی یاوە. ئایا ئەم پەرتەوازەیە پێم خۆشە باسێکی لێ من خۆم لە دنیا ڕقم لە گلەییە، بەڵام جاری وایە هێندێک گلەیە بەرەو کتەگرێ من بڕوا بکە. تەبەن لە شاری سلێمانی برادێک خەریکی کتێبێکی گەورەیە تەواوی کردووە لەسەر من، پرۆفیسۆریش عەرەبە، وتم من لە سلێمانی ڕەنگە 150 شانۆیەکان تا لێو بوون من کردومە. وتی نەخێر، من سەرژمێرم کردووە 175 تۆ کردوتە. بەما دەمارگیرە بوون و من ڕۆژنامەکان ئەگەر دەری بێنم دوو وەنێبەژنی خۆمە زۆربەیشتی جوانە نووسراوە. هەرێکی شێڕقی لێم بووە، وای زانیوە من تەختێکەیە تەخت و تاجێکی ئەو هەیە من داگیرم کردووە، نەبەخوا کەسی داگیر نەکردووە. ئەنوەر قەراغەی بلیمەت ئەو مۆسیقارە خۆی خوا ئەزانێت چۆنیە ناویەتە وجود. لەبەر ئەوە سەیرەکەم هەر شانوەیەکمە کرد، هەر هەمووی پسوڵیان ئەنووسی، راپۆرتیان ئەنووسی، تەنانەت وەلایەنەکان وە کاشایەتی بۆ ئەمنی ئەنووسی، هەموویان مەلی منیان لە چەق و ئەسوو. بەڵام من خوام لەگەڵ بوو، میلەتەکەم لەگەڵا بوو، من ئەستوری کردم کە ئەو تیغە ملم نەبڕێ. بەڵێ لەبەر ئەوە زۆر ئازاریان نام، خوا هیدایەتیان بە. لە دوای ئەو ڕووداوانەی کە ڕویان ینی پەیوەندیت لەگەڵیانە دروست بۆ ئەو کەسانە یاخود تا ئێستا دوور ئاگان لەگەڵ دەکەن. خەنجەرم لێبن لە پشتیشەوە کە خەنجەرەکەی دەرهێنا، ئەڵێم کاکە جان خۆت سەلامەتی، من ئاوا پەروەردەکراوم بەڵام مەڕیش نەبووم. لە کاتی خۆیان بەگشت قولەی قافە چوو، بەڵام پێویستم بە ئاشتیە
پێویستم بە خۆشەویستیە من برادەرەکانم هەموو دنیا خۆشەویستی منن بە هەموو بیر و باوەڕێکیانەوە خۆشمەوێن بە هەموو بیر و باوەڕێکیانەوە وایە مامۆستا لێرە پێم خۆشە کۆتا پرسیارم کەم و ئێمەش لەوە زیاتر تۆماندوو نەکەین هەبوونی ئینتیمای سیاسی بۆ کەسێکی هونەرمەند یاخود بە نمونە جەنابەت کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە نزیک بوویت ئەمە تا چەندێک لە ئیشەکانی توە بە شکڵێکی ڕاستە و خۆڕەنگی داوەتەوە ئایا بۆتە هۆکارێکەوەی کە تۆ هونەر بخەیتە خزمەتی ئینتیمایەکی سیاسی یاخود هێشتا هەر هونەر بە مانافراوانەکەی لە توێ وجودی هەبووە 59 مانەوە تەمەنیشی مناڵی و ئینتیمام بە پارتیەوە بۆ شانازی پێوە ئەەکەم و بەرزانیم زۆر خۆشویستوە و لە ڕێکخراوەکانە یەکێتی قوتابیان و لاوان و ئەوانە کارم کردووە پێشمەرگایەتیشم کردووە و زۆر لە سەرکردەکان هەیە پێکەوە بووین لە خانەیەکا بووین باشە مامۆستا ئەوە هەڵبژاردننی خۆت بووە هەڵبژاردننی خۆم و یان عیلەکە بووە من خاڵێکم خوا لێی خۆش بێ یەکێ بوو لە کادیرەکانی سەرەتای پارتایەتی یعنی لە پەنجاکانەوە کاک لەتیفی قاراغا هەر لەگەڵ خۆمانە بوو ئەو پیاوە پارتی بوو پاشان بەرپرسی ناوچەی هەڵەبجە بوو هی پارتی پێشمەرگە بوو و هەموو سجنەکانی عێراقی دیوە ئەو پیاوە یعنی ئەلفوبێی پارتایەتی دابوون ئەو وێنەیە ئەوەی تەریشی باوکم بینی ئەوەیە ئەمە لەگەڵمانە جێگیر بووە و لەگەڵی هاتووم وەک لایەنی کوردایەتی چونکم پارتی حیزبێکی پارتێکی نەتەوەیی و هەوڵی سربەخۆیی یاوە و دوا هەوڵیشی ڕفراندۆمەکەی کاک مەسعود بوو باشە مامۆستا یەک شتی تر ئەپرسم و کۆتایی بە دیدارەکەمانە هێنین ژێ لە سیاسەتی ئێستای پارتی ڕازیت بە حکمەوەی گەڵی لە کۆنەوە ئینتیمات بۆیان هەبووە سیاسەتی هیچ حیزبێک هەموو هەڵوێستیشی تەواو نییە مەعسووم نییە لە خەڵا حیزبێک ڕۆژان ئەڕوا بە تایبەتی ئێستا گۆڕانکاری خێرا ئەبێ دووەم کادیرەکان ڕەنگە بگۆڕێن ڕەنگە هەندێ هەڵسوکەوتی جیاواز بێ بەڵام من تا ئێستا دڵنیام لەو پارتی کە هەڵم بژاردووە ئەترەوە کۆتایی تەمەنیشمە مامۆستا ئەگەر ڕێگەم بێمەوێ پرسیارێکی ترت لێ بکەم ئەویش ئایا وەسێتت چییە و لە دوای مردنەتەوێت یعنی وەسێتت بۆ دوای مردنی خۆت چییە خۆی مردن دەبێ ببێ یعنی هەموو کەسمرێ پێغەمبەرەکان پیاوە گەورەکان هەموو ئەوێ بمرێ ئەمە سنەتی حەیاتە كل نفس ذائقة الموت ولا يبقى إلا وجهه لەبەرەوە تەمەنێکەی بێتە سەر بەڵام مهم هەوەیە ئەو تەمەنە بە چاکە وەکو حاجی قاری کۆیی ئەڵێ تەمەن بە مثلی سێبەر و تاوە ئەوی باقی بێ تەنها هەر ناوە ناوی باشی بەجێبێڵی ئەوە گەورەترین سەرمایە کە لە ناو ناچێ ئەڵێشی هەوا سعدیە فەرمێ بە کووریەکەی ئەلێکی هەواڵی بر بۆ ئەنەوشیروان فڵان دوژمنە مژدەبێ مرد قوربان ئەوی شووتی مژدەی چی بۆ منیش نامرم مامۆستا ئەگەر دووبارە ینی لە دەرفەتت بنەوە بۆ ژیان ئەمە پرسیارێکی تۆزێک ئیشکالە هیشە ئەگەر دووبارە دەرفەتت بنێ بۆ ژیان دووبارە هەر هونەر و شانۆ هەڵەبژێریتەوە یان پەشیمان نیت لە هەڵبژاردننی ئەو بوارە جیاوازە من ئەوە لەگەڵی هاتووم هەموو ئەمرم خەڵاتی کردووە ئایا ئەتوانی بە فەرهاد بڵێ پەشیمان بەرەوە لە عەشقی شیرین نەخێر
مەرجیشی هەیەتەوە بە هیوام هەر تەمەند درێژ و تەندروست باشبی مامۆستا گیان. بەژی دایکەکەی من سەرچاوی من هاتی ئەمڕۆ ئێمە تۆمان زۆر زۆر ماندوو کرد، زۆر سپاس بۆ میوانداریەکەت. ئێوەمانۆ کرد زۆر زۆر سپاس بۆ تۆ. سەرسرم هاتە. بینەرانی عزیز و خۆشەوی زۆر سپاس کە تاوکێسە بینەری ئێمە بوون و کاتێکی خۆش. ئینشەڵا تەلەڤیزیۆنەکەتان ببێتە کەناڵێک بۆ ئەم دەموشاوە جوانەش خەڵک مەحروم نەبن دەبینی. زۆر زۆر سپاس مامۆستا گیان. ئێمە زۆر زۆر تۆمان ماندوو کرد و هەرچەند خۆشە تەندروستیت باش نەبوو بەڵام چەند مانگێکە دڵی منن نەشکان. زۆر زۆر سپاس دەکەم و گەورەیە بۆ ئێمە. زۆر سپاس دەکەم.